تەقەکردن لە نێوسەنتەری شاری هەولێردا لە حاڵەتەوە بۆتە دیاردە و بەرپرسانی حکومی شاری هەولێریش حاڵەتەکان بە ئاسایی ناودەبن. بەپێی ئامارەکانی پۆلیس ساڵی ڕابردوو 32 حاڵەتی تەقەکردن و 65 حاڵەتی کوشتن لە نێوسەنتەری شاری هەولێردا تۆمار کراوە. جگەلەوەش تەنها لە ساڵی 2021دا 8 حاڵەتی کوشتن و 2 حاڵەتی بریندارکردن بە چەک هەبووە و لە تازەترین ڕووداویشدا چەند کەسێک بە شێوەیەکی هەڕەمەچی تەقە لە چەند دوکانێک دەکەن شەوی ڕابردووش تەقە لە ماڵێک کراوە. بۆ ساڵی 2020 65 تاوانی کوشتن لە شاری هەولێر ڕوویداوە، 61 تاوان ئاشکرا کراوە، واتە 61 تۆمەتبار دەستگیر کراوە، کێسەکانیشان دراوەتە دادگا. ڕووداوی تەقەکردن ئاماژەمان پێکرد 32 حاڵەتی تەقەکردن لە ساڵی 2020 هەبووە، 29 حاڵەت دەستگیر کراوە، واتە 29 تەقەکەر دەستی بەسەردا گیرا و درایتە دادگا. شاری هەولێر بە تەبعی خۆی خەڵکەکی زۆری تێدایە و خەڵکەکی زیاتر تەبعی عەشائری لەسەر غاڵبە، هەمووی خاوەن چەکن و واقعەکە کە هەمومان دەیزانین، بۆیە ئەم چەکانە لەدەست هاوڵاتیانن و وەزارەتی ناوخۆ بەرنامەی تۆکمەیدا ڕێشتووە بۆ نەمانی ئەو چەکە، پێداچوونەوە لە مۆڵەتی چەک دەکرێت، پێداچوونەوە لە چەکەکانی هێز ئەمنیەکان دەکرێت لە کاتی تەوابوونی ئەرکەکانیان. ئەندامێکی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دوو حیزبی دەسەڵات بە تەسکیەی حیزبی چەک هەڵدەگرن و لێپرسینەوەش لەگەڵ کەس ناکرێت لەسەر هەڵگرتنی چەک لەلایەن هاوڵاتیانەوە. دیارە هۆکاری زیادبوونی ئەو هەموو کێشە کۆمەڵاتیانە و ڕێژەی کوشتن لە هەرێمی کوردستان بەتایبەت لە هەولێری پایتەخت دەگەڕێتەوە بۆی کەوا زۆربەی هاوڵاتیان چەکیان بەدەستەیە خۆ چەکیان پێ و چەکیان هەیە و یاسای قەدەغەکردنی چەک لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت لەلایەن جیهەتی تەنفیزی بەتایبەت وەزارەتی ناوەخۆوە مۆڵەت پێدانی چەک لەسەر ئەساسی حزبی بووە، ینی تۆ سەیرەکەی کام کادیری حزبە کام کەس کە وەرەقەی لە حزبەوە دەبات بۆ وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەنددارەکان ئەوانە مۆڵەتی چەک هەڵگرتنیان پێدرێەوە. زۆربەی ئەو ڕووداوانش سەیرەکەی خەڵکانی حزبین، ینی ئەو خەڵکانن کەوا پاڵپشتیان هەیە دەبینی تەقاکەن بە ئارەزووی خۆیان لە خەڵک بریندارەکان لە خەڵکەدان لە پۆلیس. سەروەرنەبوونی یاسا و باڵادستی حزب لە هەرێمی کوردستان ڕێگای بۆ دیاردەی چەکداری و کوشتنی هاوڵاتیان خۆش کردووە. پارتی و یەکێتی دەیان هەزار پارچەسەکیان بەسەر کادر و لە ئەنگرانیاندا دابش کردووە بەتایبەت لە کاتی هەڵبژاردنەکاندا. بۆیە ئێستا هەرێمی کوردستان وەک سەربازگەیەکی گەورەی لێهاتووە و هەر ڕۆژە و لە شوێنێک ڕووداوی تەقەکردن ڕوودەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.